هێژایی پارتیزان ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ماڵپەڕی گەریلا تیڤی دیمەنی چالاکیەکانی گەریلاکانی ئازادی لە ناوچەی بەرخۆدانی چیای بەهار لە زاب بڵاو کردەوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە لەسەر دوو چالاکی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە ناوچەی بەرخۆدانی چیای بەهار لە زاب گەریلاکانی ئازادی لە دوو چالاکی نیشانشکێنیدا دوو داگیرکەریان سزا داوە. هەروەها هەپەگە ئاماژەی بۆش کردو ڕۆژی 29 تشرین یەکەم لە کاتژمێر 9 لە ناوچەی بەرخۆدانی گردی بەهار بە نیشانشکێنی لە داگیرکەراندرا و داگیرکەرەیەکیش سزادرا. هاوکات ڕۆژی 8 تشرینی دووم داگیرکەران لە ناوچەی بەرخۆدانی گردی بەهار بە نیشانشکێنی لە داگیرکەرانیاندا و داگیرکەرێکی تریش سزادراوە. کەجەکە ڕاگەیان بە بەرزکردنەوەی تێکۆشانمان دەبێت بەرخۆدان لا دژی هێرشەی قڕکاری و داگیرکەریەکان پەرە پێبدەین و پلانی دوژمنی کۆمەڵ کوشکار پوچەڵ بکەینەوە. هەروەها کەجەکە دەڵێت داوا لە هەمووان دەکەین لەسەر ئەو بنەمایە لا دژی هێرشەکانی سەرڕۆژاوە لە هەموو شوێنێک خۆڕاگیری بکەن. لە ڕاگەیاندراوی هاوسەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کەجەکەدا هاتووە لە کەسایەتی ڕەنجدەران و خەباتکارانی ڕاگەیاندنی ئازاد کە لەم دوایەدا تێرۆرکران جیهان بیلگین و نازم داشتان هەموو شەهیدانی دیموکراسی و شۆڕش بە ڕێز و پێزانینەوە یاد دەکەینەوە و ئەو بەڵێنا دووبارە دەکەینەوە کە بە شەهیدان منداوە. کەجەکە ئاماژە بە کۆمەڵکوژی مەڕەش و کۆمەڵکوژی ڕۆبۆسکی دەکات و دەربارەی کۆمەڵکوژی دووەمی پاریس دەڵێت دەوڵەتی تورکی قڕکە لە 23 کانونی یەکەمی ساڵی 2022دا لە پاریس ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ئەڤینگۆیی هونەرمەند میرپەروەر و وڵات پارێزی کورد عەبدوڕەحمان قیزلیان شەهید کرد. کەجەکە ڕای دەگەێنێت گەر پشتگیریکردنی دەوڵەتی ئوروپایی نەبووایە ئەوە دەوڵەتی تورک نەیدەتوانی ئەم کۆمەڵکوژیانە ئەنجام دەدا. هەروەها کەجەکە ڕای دەگەیەنێت دەوڵەتی فەرەنسا بۆ ئەوەی خۆی لە ژێرباری تۆمەتباربوون ڕزگار بکات دەبێت با دڵنیاییەوە لەبارەی ئەو کۆمەڵکوژیانەوە ڕوونکردنەوە بدات. هیوا و چاوەڕوانی گەلی کورد ئەمەیە. لا کۆتاییدا کەجەکە دەڵێت بانگەوازمان بۆ هەمووان ئەومەیە کە لا دژی هێرشەکانی سەرڕۆژاوە لە هەموو شوێنێک پەرەبا بەرخۆدان بدەن. ناوەندی ڕاگەیاندنی ئەنجومەنی سەربازی منبەج سەبارەت بە کوژرانی دەیان چەتە لە بەنداوی تشرین ڕایانگەیان هێزەکانی ئەنجومەنی سەربازی منبەج لا گوندەکانی نزیک بەنداوی تشرین هێرشیان کردە سەر چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و زۆرێک لە ئۆتۆمۆبیلە سەربازیەکانی چەتەکان تێکشکێنراون و دەیان چەتەش کوژراون. هەروەها ئەنجومەنی سەربازی منبەج ڕایگەیاند چالاکی هێزەکانمان بەردەوامە و ترس و سەر لە شێواوی لە نێو چەتەکاندا دەبینرێ. هێزەکانی سووریای دیموکراتیک شەهیدبوونی 15 شەروانیان ڕاگەیان کە لە شوێن و کاتی جیاوازدا و لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی دەوڵەتی تورک شەهید بوون. هەروەها لە ئێستادا قەسەدە بەردەوامە لە بەرپرسدانەوەی هێرشی داگیرکەران و سەرجەمپلانەکانیان پوچەڵ دەکەنەوە. لە ڕاگەیاندراوی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە هاتووە لە کاتی ڕوبەڕووی هێرشەکانی دەوڵەتی تورک لە چەند ناوچەیەکی ڕۆژاوای کوردستان 15 شەروان شەهید بوون کە بە خوێنی خۆیان بەرگریان لە هاوڵاتیانی ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کردووە. سەرجەمیان لا گوندەکانی سنووری حەلەب، منبەج، پردی قەرقۆزاخ، بەنداوی تشرین و دەیر زوور شەهید بوون. هەروەها ئاماژە بەوەش کراوە هەواڵانی ئازامان بەشداریان لا شەڕی ڕوبەڕووبوونەوەی دەستڕێژی تورکیا کرد و بۆ بەرگریکردن لە کەرامەت و ئاسایشی گەلەکەیان و بەدیهاتنی ئامانجا پیرۆزە نەتەوەیەکانیان بە خوێنی پاکی خۆیان بە هاکانیان بەرجەستە کرد. قەسەدە ناسنامە شەهیدەکانی بەم جۆرەیە خستووە تا ڕوو.
حسین محەممەد علی بە نازناوی سەردار لە 3 کانونی دووەمی 2024 لە دەیر زۆر شەهید بووە. خەشمان محەممەد بە نازناوی خەشمان لە 8 کانونی دووەمی 2024 لە سەرین شەهید بوو و خالد جاسم ناسر بە نازناوی عومەر ئەویش لە 30 تشرینی دووەمی 2024 لە حەڵەب شەهید بووە و هەروەها خالد محەممەد محمود بە نازناوی خالد دیری ئەویش لە 30 تشرینی دووەمی 2024 لە حەڵەب شەهید بووە و محەممەد ئەمین محەممەد غەزیان بە نازناوی میران حەمرات لە حەلب لە 30 تشرینی دووەم شەهید بووە. هەروەها محەممەد ئەتیە سەرحان بە نازناوی بەرخۆدان فەج لە 1 کانونی یەکەمی 2024 لە حەلب شەهید بووە و نایر ڕاشد فەلاج بە نازناوی ناسر لە 30 تشرینی دووەم لە گوندەکانی حەلب شەهید بووە و ئەمین عەواد ئاید بە نازناوی باهۆز لە 3 کانونی یەکەم لە مەسکەنە شەهید بووە و دلیار محەممەد بیرم بە نازناوی دلیار لە 8 کانونی یەکەم لە سەرین شەهید بووە. عەبدولزەهیر غەبدوڵڵا بە نازناوی ڕێزان چیا عەفرین لە 3 کانونی یەکەم لە منبەت شەهید بووە و ئیبراهیم محەممەد عەلی بە نازناوی دیار تەبقە لە 3 کانونی یەکەم لە گوندەکانی حەلب شەهید بووە و ماجد حوسێن حەمۆ بە نازناوی چیا لە 6 کانونی یەکەم لە منبەت شەهید بووە و مستەفا فاڕۆق سعدون بە نازناوی دڵشێر لە 6 کانونی یەکەم لە منبەت شەهید بووە و هەروەها بەهجەت عەبدولقادر بە نازناوی بەهجەت لە 8 کانونی یەکەم لە سەرین شەهید بووە و بۆزان محمود عوسمان بە نازناوی فیداکار حەلنج لە 7 کانونی یەکەم لە گوندی حافز شەهید بووە. گروپە چەتەکانی سەربا دەوڵەتی تورک بۆ ئەوەی بتوانن بەنداوی تەشرین بەدەست بهێنن بە بێوەستان هێرش دەکەن. چەتەکان 2 ڕۆژ پێش ئێستا لە گوندەکانی قژلێ و خەربێت هێرشیان کردە سەر بەنداوی تەشرین و لە بەرامبەردا شەروانانی ئەنجومەنی سەربازی منبەج یەپەژە و قەسەدە بەرپرسی هێرشەکانیان دایەوە. فیان سۆران یەکێک لە فەرماندەکانی هێزەکانی بەرگری لە ناوچەکە دەڵێت کە بە تاکتیکی نوێ هەنگاوەکانی چەتەکان پوچەڵ دەکەنەوە. جقادا برخودان بنده با تشرینه دانباشت مشاورین هیجا ایرو روژا چارتانه جی برخودان بنده با تشرینه هر وها جدو تجته این داوکری دولتاتک جدو آلیان و جکوندی قشله و خربت زمان بدجواری ایرشکن و جارا گیدن خواستن بندان داگر بگن لی هر بطر بیریشی مانجی بی برسد نامینه یکشی فرماندار اینیا بنده با تشرینه ویا سوران آمده یا yani asaz netun teneli projana jhar keli kunhan daxil benji man keliya da erişane deba keliya da dixwazim برخورداری های پگیه پشه قصدی تک ببه کل چابادم 13 روزه 14 قصد یا پگیه پشه دنام برخورداری ده چه قصد هولدان بیری چیه ببه برخورداری اکون ها سر تشریل در تیمشانی کسی کاری برخورداری تک ببه و اساس اوجی دولت داگر کرد و چنده اوی تنگاب کنه جبونا ویژی روزانه ایریش سر بنداوی دیگه همان در مورد بتایبت ایریش دوی کل سر بنداوی حتی چی گرن گلک کشتی من چی بود برخوادانی که او برخوادانی هر بچی مزن ببه دبه ایریش ما بکن اما حاضرتی من هر اما خواه حاضر کریه و حاضرتی من شوی زیده تره و کنگه کداری داشبارن جیه گرک هم لیددن جیه کریس هم دادی که هم لیددن به تختیک مدرن به تختیک کو براسیج ام لیددن انجام بگیرن. نووسری فەڕەنسی نووسری کتێبی مردن لە پێناو کۆبانی پاتریس فرانسیسکی دەڵێت هێرشەکانی سەر ڕۆژاوا هێرشە بۆ سەر ئازادی و دەشڵێت خواستی لە ناوبردنی ڕۆژاوا لە ئارادایە گەر کورد شکست بهێنێت دەبێتە شکستی هەمومان. توێژەر و نووسری فەڕەنسی پاتریس فرانسیسکی جەخلەوە دەکاتەوە دیموکراسیەتی وڵاتانی ڕۆژاوا زۆر لاوازە و ئەندامێتی تورکیا لە ناتۆ کێشەیەکی گەورەیە. هەروەها فرانسیسکی دەستنیشانی کرد کە هاتە شەو تەواوی گروپا توندڕەوە ئیسلامیەکانی دیکەش لەلایەن تورکیاوە لە ڕووی پەروەردە و مادیەوە هاوکاری دەکرێن و وتیشی لە ئێستادا هاتەشە ئەو بەرنامەیە جێبەجێ دەکات کە لەلایەن ئەردوغانەوە بۆیان دیاری کراوە. فرانسیسکی ئاماژەی بەوەش کرد مەترسیەکی زۆر لەسەر ئایندەی سووریا و جیهان هەیە و دەڵێت لە ئێستادا لەلایەکەوە هەوڵی جۆلانی و هەتەشا هەیە
کە باشووری سووریا داگیر بکات و تێکەڵبا ئیمپراتوریەتی عوسمانی بکات و لەلایەکی تریشەوە لە دژی کوردانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هێرشی لە ناوبردن بەڕێوە دەبرێت. فرانسیسکی پێی وایە گەر دۆستە کوردەکانمان بەتەنیا جێبهێڵین بۆ چەتەکانی تورکیا و کۆبانیان دەستکەوێت ئەو کاتە ئەمە بە مانای کۆتایی جیهان دێت. هەروەها ئەم نووسەرە فرانسەویە بە بیری دێنێتەوە کاگرتنی کەمپی ڕۆژوهۆڵ لالایەن گروپە جیهادیەکانەوە مەترسیەکی گەورەیە بۆ هەمووان و دەڵێت ئەم کەمپانە لە ڕۆژاوە وەک بۆمبێک وایە بۆ وڵاتانی ڕۆژاوە و دیموکراسیان. لە کۆتاییدا فرانسیسکی دەڵێت هەمووان دەبێ بزانن ئەوەی لە باکووری سووریا دەگوزارێت گرنگیەکی زۆری هەیە بۆ ئازادی هەموو جیهان و پێویستە لە ئێستاوە بە هەموو شێوەیەک هاوکاری و پاڵپشتیمان بۆ کورد هەبێت ئەگەرنا هەموو جیهان لە بەردەم مەترسی داڕماندایە. هاکان فیدان وەزیری دەرەوەی دەوڵەتی داگیرکەری تورک لەگەڵ فەرماندەی ئیدارەی سەربازی سووریا ئەحمەد شارع کۆبووە و لە پاش کۆبوونەوەکەیان فیدان و شەرع کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشیان ئەنجامدا. با شێوەیەکی گشتی ئەحمەد شەرع جەختی لە سەروەری حکوومەت کردەوە لە سووریا و وتیشی ئامانجمانە بگەینە چارەسەریەکی گشتی و کۆتایی بە ئاڵۆزیەکانی ناو سووریا بهێنین و بازووی کێشەکان چارەسەر بکەین. هەروەها ئەحمەد شەرع وتیشی نابێت چەک لە دەستی خەڵک و گروپە میلیشیاکان دابێت. بەڵام هاکان فیدان چەندین جار لەسەر یەک پرسی کورد و قەسەدە و یەپەگە و یەپەژە و ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریای کرد بە ڕۆژە بوو بۆ چەندین جار لەسەر یەک جەختی لەسەر دژایەتی و لە ناوبردنیان کردەوە و با گروپی چەکدار و تێرۆر ناوی هێنان لە کاتێکدا دەوڵەتی داگیرکەری تورک چەندین گروپی چەتەی لە ناو سووریادا هەیە و داگیرکاری و تاڵانی دەکەن. ڕیاز دەرار سیاسەتمەداری ناسراوی کورد و سووریا و هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکراتیک مەسەدا لە نوێترین لێدوانیدا سەبارەت بە و سەردانەی بەرپرسانی باڵای تورکیا بۆ دیمەشق زانیاری ئاشکرا کردووە و دەڵێت سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ دیمەشق تەنها بێزارکردن و کۆکردنەوەی کۆدەنگیە بۆ دژایەتیکردن و لێدان لە هەسەدا لەلایەن دەستەی تەحریرە شام بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع. هەروەها ئاماژەی بەوەش کردووە دەرار ئەوەندەی زانیاری بە ئێمە گەیشتووە لەو دیدار و کۆبوونەوانەی ئەنجام دراون ئەحمەد شەرع پشتگیری فیدانی نەکردووە سەبارەت بە پرسی دژایەتیکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک و هیچ بەڵێنێکیشی پێنەداوە بەڵکو لەبری ئەو دژایەتیەی ئەوان داوایان کردووە شەرع جەختی کردوێتەوە لەسەر ئەوەی دەیەوێت لەگەڵ هەموو گەلی سووریا کۆبوێتەوە و گوێی لە داواکاریەکانیان بۆ ئایندەی سووریا بگرێت. دەرار هەروەها جەختی کردوێتەوە ئەوەی شەرع بە بەرپرسانی تورکیای وتووە لە کۆبوونەوەکاندا هێزەکانی سووریای دیموکراتیک هەستەدەش هەمان قسەیان هەیە و جەخت دەکاتەوە لەسەر دژایەتیکردنی تێرۆر و توندڕەوی نەشاردوێتەوە هەمیشە چەکەکانی هەستەدا بۆ دژایەتی تێرۆر بووە شان بەشانی هاوپەیمانانی نێودەوڵەتی دژ بە تێرۆر. علی فتلاوی سەرکردەی هاوپەیمانی فەتح سەبارەت بە هەڵوەشانەوەی هەشتی شعبی ڕایگەیاند هەر هەوڵێک بۆ هەڵوەشانەوەی هەشتی شعبی سەرنجام شکست دەهێنێت چونکە عێراق ناتوانێت واز لە هەشتی شعبی بهێنێت بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە ناوخۆیی و دەرەکیەکان. هەروەها فتلاوی ئاماژەی بۆش کردووە هەڵوەشانەوەی هەشتی شعبی خەونی دوژمنانی عێراقە و هەرگیز بەدی نایەت. دوای تێپەڕینی حەورۆژ لە دەستبەسەرکردنی حەوت هاوڵاتی دەستبەسەرکراوی کوردی خەڵکی سەرپێڵزەهاوی کرماشان بە ناوەکانی کۆمار ساڵحی، پەیمان ڕەنجبەر، هێمن پاڵانی، خالید کەمەری، ئومید ساڵحی و ئەیمەن سەفایی و هەروەها عیرفان مرادی هێشتا هیچ زانیاریەک لەسەر چارە نووسیان بەردەست نەکەوتووە. با پێی زانیاریەکانی تۆڕەکانی مافی مرۆڤی کوردستان هێزەکانی دەستگای اطلاعاتی سوپای پاسداران با شێوەی هاوکات هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکانی ئەم حەوت کەسە لە شاری سەرپێڵزەها و بەبێ مۆڵەتی یاسایی هەر هەمویان دەست بەسەر کردوون.
هاوڵاتیەکی کوردی خەڵکی مەهابەد لەلایەن هێزە ئەمریکانی ئێرانەوە دەستگیر کرا و دەشڵێن تا ئێستا ژمارەی دەستگیرکراوانی شاری مەهابەد گەیشتووەتە 15 هاوڵاتی. ڕێکخراوی کۆمەڵی مافەکانی مرۆڤی کوردستان سەبارەت بە دەستگیرکردنی هاوڵاتیانی کورد لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە ڕایانگەیان ڕۆژی ڕابردوو هاوڵاتیەکی کورد بە ناوی چیان نەسرۆڵاهی خەڵکی مەهابەد لەلایەن هێزەکانی ئەمنی ئێرانەوە دەستگیر کراوە. ئاماژە بەوش کراوە چیان نەسرۆڵاهی بەبێ فەرمانی دادوەر لە شوێنی کارەکەی لە شاری مەهاباد دەستگیر کراوە و دەشڵێن تا ئێستا 15 هاوڵاتی لە شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمریکانی ئێرانەوە دەستگیر کراون و چارە نووسیان نادیارە. جێ ئاماژەیە لە مانگی تشرین دووەمدا نزیکەی 150 هاوڵاتی لەلایەن هێزە ئەمریکانی ئێرانەوە دەستگیر کراون کە لە نێو دەستگیر کراوەکاندا 45 کەسیان کوردن. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.